بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان بەغداد داوای سەرکردنی ڕیفراندۆم ڕەت دەکاتەوە. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند لە ئێستادا بە هەڵوەشاندنەوەی ڕیفراندۆم ڕازی دەبن و دەبێت لە چوارچێوەی دەستوریشدا گفتوگۆ بکرێت. بە میلیۆنەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دارا محەممەدەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان، هەروەها محمود شێخ وهاب ئەندامی پێشووی زیڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەبین. حکوومەتی عێراق سەرکردنی ڕیفراندۆم ڕەت دەکاتەوە و داوای هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕیفراندۆم دەکات. دوای بەیاننامەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشنیازی سەرکردنی ڕیفراندۆمی کردبوو، عێراق داواکەی ڕەتکردەوە. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند لە ئێستادا تەنیا بە هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕیفراندۆم و پابەندبوون بە دەستوور ڕازی دەبن. لە دوای مانگێک لە ئەنجامدانی ڕیفراندۆم دەسەڵاتدارانی هەرێم ئەنجامی ڕیفراندۆمیان سڕ کرد. لە کاتێکدا پێش ڕیفراندۆم بارزانی و ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم دەیانگوت دوای 25 گفتوگۆی نێوان هەرێم و بەغداد لەسەربوون بە دوو دراوسەی باش دەبێت. سەرەڕای سڕکردنی ئەنجامی ڕیفراندۆم، بەڵام تا ئێستا بەغداد ڕازی نییە گفتوگۆ لەگەڵ هەرێم بکات. بەهۆی عینادی سەرانی ڕیفراندۆم، هەرێم لە 150 خاکی ناوچە دامڕێنراوەکان و دەیان کێڵگەی نەوتی و فڕۆکەخانەکانی لەدەستدا. جگە لەوەش بەهۆی ڕووداوەکانی 16 و 17 ئۆکتۆبەرەوە شکۆی کورد و پێشمەرگیان لە ئاستی جیهان داشکان. لە حاڵەتی دەستپێکردنەوەی گفتوگۆی نێوان هەرێم و بەغداد، بنەمای گفتوگۆکان وەک حکوومەتی هەرێم دەڵێت لەسەر بنەمای دەستوور دەبێت. ئەم جارە ئەگەر وەفدی هەرێم چوو بۆ بەغداد، جارێکی دیکە باسی دوو دراوسەی باش ناکات، بەڵکو دەبێت باسی چارەسەرکردنی کێشەی موچە و خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکان بکات. لەلایەکی دیکەوە بەغداد ئامادەنیە جارێکی دیکە مامەڵە لەگەڵ ئەو کەسانادا بکات کە سەرکردایەتی ڕیفراندۆمیان دەکرد و دەبێت هەرێم بەدیلی دیکە ئامادە بکات و وەفدی نوێ بنێرێت بۆ بەغداد. باشترین بژاردەش بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغداد بە مەبەستی هێورکردنەوەی بارودۆخەکە پرۆژەی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەریە کە داوای پێکهێنانی حکوومەتێکی کاتی دەکەن کە یەک لە ئەرکەکانی وتوێژە لەگەڵ بەغداد. دوای ڕەتکردنەوەی سڕکردنی ڕیفراندۆم لەلایەن عێراق، بەهۆی فشارەکانی سەر هەرێم چاوەڕوان دەکرێت بەرپرسانی هەرێم لە چەند ڕۆژی داهاتوودا سازشی زیاتر بکەن و ئەنجامی ڕیفراندۆم هەڵبوەشێننەوە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان، بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. مامۆستا دارەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە بەرپرسانی هەرێم بۆچی تەنازول بۆ بەغداد دەکەن، بەڵام تاکو ئێستا لە ناوخۆدا تەنازولیان بۆ خەڵکی کوردستان نەکردو. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سەرەتا سڵاو لە بەڕێستان و بینەرانی کەناڵی پەیام. لە ڕاستیدا یەکێک لەو کێشانەی بە درێژایی مێژوو سەرکردەکانی کورد بوویانەوە، من پێم وایە گەلی کورد کە تا ئێستاش دەوڵەتێکی سەربەخۆی نەبینیوە، کۆمەڵێک هۆکار هەبوون. یعنی یەکێک لە هۆکارەکان ئەم خۆ بە زلزانین و تەعنوت و کە لە ڕەقی و کێشەی ناوخۆ و دژایەتی و ناتەبایی و ململانێ و هەموو ئەمانە هۆکارێک بوون بە درێژایی مێژوو. ئەمەی ئەم جارە ئێستا دەبینم بەڕاستی ئەنجامدانی ڕیفراندۆم لە کاتێکا کە هەموو دۆستەکانی گەلی کورد لە وڵاتانی دراوسێ و تا دووریش داوایان کرد کە ئەم ڕیفراندۆمە نەکرێ و زۆر بە ڕاشکاویش داوایان کرد، یعنی هیچ پێچ و پەنایەتیان نەبوو و خەڵکی کوردستان بەشێکی زۆری داوای کرد، بەشێک لەلایەنە سیاسیەکان داوایان کرد، چاودێرانی سیاسی داوایان کرد کە ئەم ڕیفراندۆمە لە بەرژەوەندی ئێمە نیە لەم کاتەیە کورد مافی خۆیەتی ببێ بە دەوڵەت، ئێستاشی لەگەڵ بێ کورد هەر مافی خۆیەتی و من پێشم وایە ڕۆژێک لە ڕۆژان کوردستان دەبێت وڵاتێکی سەربەخۆ، بەڵام لەژێر دەسەڵاتی ئەم دەسەڵاتی ئێستا نابێ، پێشتری هەروتومە و وتومانە ئێستا کاتی نییە لەبەرەوەی هیچ ئامادەکاریەک نەکراوە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم. تا ئێستا ڕیزەکانی ناوخۆمان یەک نییە، تا ئێستا داهات و واریداتی ئەم وڵاتە شەفاف نییە، تا ئێستا دوو ئیدارەیی هەیە، تا ئێستا هێزی پێشمەرگەی یەکگرتومان نییە، تا ئێستا سیستەم نییە لەم وڵاتە پەرلەمان لە کارخراوە، سەرۆکایەتی هەرێم کۆتایی پێ هاتووە. هەموو ئەمانە کۆمەڵی قەیرانن دەبێت چارەسەر بکرێت. ئەو کاتەش و ئێستاش من وتومە کە کێشەی ئێمە دەوڵەتانی بەغدانی هەر کەسێک لە بەغدا حکمی کردبێت تەماعی لە کوردستانە بۆ باوانەی ئێستاشەوە. بەڕاستی ئەوەش کە بینین ئێستا شکۆی هەموو کوردێکیان پێشکاندووە کە دەبینین
ئاوا بەم حاڵە هێزەکانی حەشتی شعبی و ئەوانش کە لەگەڵ یانن پەلاماری و ناوچانی کوردستان دەدەن و خەڵک لە خوڕمات و دەکوژن و لە ناوچەکانی تر و خانوەکانیان دەسووتێن و ئاوارایان دەکەن ئەوش کارەساتێکی گەورەیە دەرەنجامی سیاسەتی غەڵەی سەرکردەکانی کورد و ئەو ریفراندۆمەی کە کردیان هەموو ئەمانە ئەمەی لێکەوتەوە لە کاتێکە کە پێشتر لەمانگوت ئامادەکاری نەکراوە هەموو ئەم ئەگەرانە لە پێشن و ئەستن ئەم ریفراندۆمە ئەنجامی نابێ هەرچی ژووترا هەمووی هاتە دی ریفراندۆمەکە تەنها بە بڕیارێک حزبی بوو لە دیوەخانی حزبیەوە بڕیاردرا بوو هەندێک کەسیش بە مەبەست یا بەزانین یا بە نەزانین شوێن کەوتن لە پێناوی کۆمەڵێک بەرژەوەندیە هەندێکیان بە نەزانی پیان وا بوو کۆمەڵێک بەڵێنی گەورە درراوە کە وڵاتانی دنیا وڵاتێکی زلهێزیوە گەمریکا سیاسەتێکی زۆر ڕوون و ئاشکرای هەیە نایشارێتەوە بەرامبەر بە وڵاتە زلهێزەکانی دنیا بەرامبەر بە کوردستان چی بشارێتەوە ئەو پێمان دەڵێ ئەوە دۆستی ئێمە داواتان لێکەنە ریفراندۆمە ڕاگرن نەک جارێک دوو جار سێ جار نوێنەری سەرۆکی ئەمریکا دێتە پێشەوە داواکە بە ڕسمی پێمان دەڵێ لەگەڵ حیزبەکانیش بە جیادانیش پێوتین تەنانەت کارکەوتاوی و تێگەردووە 25 مانگ ریفراندۆمتان کردای 26 مانگ وەڵامی تەلەفۆنەکانتان نادەینەوە ئەمە بەڕاستی زۆر بەڕاشکاوانە ئاگاداریان کردینەوە کە بۆیە دەبوو لانی کەم جۆ بەوانە بگیرایە بۆی بم بارودۆخی ئێستا نەڕۆیشتینایە کە ئێستا هەرێمی بە ئاستێکی زۆر خەتەر و ترسناک باردا بردووە کارکەوتوتە ئەوەی کە وەکوە بینین زیاد لە 150 ناوچەکانی کوردستانمان لە دەستداوە ئێستا شەڕ و پێکدادان لە زۆر ناوچە بەردەوامە و حکوومەتی عراقی دەیەوێ بچێتەوە خاڵە سنووریەکان بگرێ و فڕۆکەخانەکانی داخستووە و موچەی خەڵک نازانی داهاتیم کوردستانە بەرەو کوێ دەڕوە و کارکەوتوتە ئەوەی لە کەرکووکیشا دانەوەی پارێزگارێکی عەرەب دابنێن یا تورکمان و بیر لەواکەنەوە دوو ئیدارەی دروستکەنەوە یاوەکو پارێزگا مامەڵەمان لەگەڵا بکەن یا حتا ئەگەر بۆیان بکرێت گۆڕانکاری پلانیەوە دانێن گۆڕانکاری لە دەستوری شابکەن هەموو ئەمانە دەرەنجامی ئەم ریفراندۆمە بوو من بێ ئەو ڕاستی پرسیارێکی زۆر جار خەڵک باسیەکە ئەویشەوەی ئەگەر ریفراندۆمیش نەبوایە من پێم وایە ریفراندۆمیش نەبوایە نە ئێران و نە تورکیا و نە عێراق ڕێگەر نادەن ئەگەر بتوانن دەوڵەتی کوردی دروست ببێ و هەوڵیشان دەدا و ناوچانە داگیر بکەنەوە بەڵام یەکەم لەم تەوقیتایە نەدەبوو دوو ناوماڵی کوردی ئاوا نەدەکرد بە دوو پارچەوە دەکرا ئامادەکاری زۆر باشی بۆ بکرایەوە ئەم بارودۆخان نەدەهاتە پێشەوە نزیکترین دۆستەکانی کورد ئامادە نەبن دەرگامە لێ بکەنەوە ئامادە نەبن جوابی تەلەفۆنەکانیش بدەنەوە بارودۆخێکی وا بخڵقێنن کە ئێستا نەتیجەکەی کارکەوتۆتەوەی سەرۆکایەتی هەرێمیش هەڵبۆشێتەوە و بەرەو ئایندەیەکی نادیار دەڕۆین من وای دەبینم گەشتبینی من بارودۆخی ئێستا هەیە و پێشم وایە بارودۆخێکی وای هێناوەتە پێشەوە بە ئاسانیش چارەسەر ناکرێت ڕاستە هەوڵەکان زۆرن هەماوانەی کە لەگەڵ ریفراندۆم نەبوون وەکو حیزب و ڕێکخرا و کەسایەتیەکان و هەم ئەوانش کە بە بەڵێ دەنگیاندا کە پێم وایەوانش بە دڵسۆزی خوان بۆ کوردستان بە بەڵێ دەنگیاندا بەڵام دیارەوانەی کە ڕابەرایەتی ئەو ریفراندۆمان دەکرد ئەنجومەنی باڵای ریفراندۆم و نازانم ئەنجومەنی باڵای سیاسی و هەموو ئەمانە بەغەڵەت تاچوو بوون پێم وا بوو دەبوو هەموو دەست لە کار بکێشنەوە داوای لێبردن لە خەڵکی کوردستان بۆچی من ناکەن بۆ هیچ تەنازولێک بۆ ناوخۆی میلەتەکەی خۆیان ناکەن بەڵام ڕۆژان دەبین تەنازولی بۆ عێراق خۆی کێشەکە لەوەیە بەڕاستی ئەو عیناد و کە لە ڕقەیەکی هەیە قەچێکە هیتلەر خۆی کوشت کاتێک کە شکستی خوارد شارل دیگۆر سەرۆکێکی سەرکەوتوو بوو لە فەڕەنسا داوای ئیستیفتایەکی کرد هەندێک خاڵەکانی دەستور گۆڕە سەرکەوتوو نەبوو دوای دەستی لە کار کێشایەوە بەچێکە دەیڤید کامێرۆن دوایەوەی خەڵکی بەریتانیا بڕیاریدا لە هەڵبژاردنەکان جیا یعنی لە یەکێتی ئەوروپا جیا ببنەوە ئەم ڕێیوا بوو جیابوونەوە ئەستەمە خۆ بەریتانیا وڵاتێکی زەبەللا هەوابورێکی بەهێزیە بەڵام پێیوا بوو لە بەرژەوەندی وڵاتەکە نیە دوای ئەوەی ڕای ئەو سەری نەگرت یەکسەر دەستی لە کار کێشایەوەتی من ناتوانم کاپتنی کەشتیەک بم کە لە یەکێتی ئەوروپا جیابینەوە شانازیە وازیە لا بابە دەست لە کار کێشتنەوە دەست لە کار کێشتنەوە دەست داوای لێبوردن بکەن بۆی خەڵکێکی ترم کارە بکە یان لە کاتی شکستابێ بە دائلت پێبێ یعنی ئایا بەدیلی ئەمانە چێ بۆ ئەمۆزا بۆ نایەنە پێشەوە خۆ دەرخەن یعنی بێن بڵێن ئەمە شکستمان خوارد داوای لێبوردنەکەن ئەمەش بەدیلی ئەمەیە بۆ ئەم بارودۆخی ئێستا بابین خۆیان شاردۆتەوە لەو لاشەوە کوردستان لە هەموو شوێنەکەەوە خوێنی لێچوە سپاس دەکەم دواتەگەرم و لای بەڕست کاک محمود بەخێر بێت جەنابشت ئەگەر قسە لەسەر بکەین بۆچی سەرڕایەوەی کە ئێستا بەرپرسانی هەرێم ئامادەن ئەنجامی ریفراندۆم سەر بکەن بەڵام بەغداد ئەم تەنازولەشیان لێ قبوڵ ناکە داوای هەڵوەشانەوە دەکات تا ئێستا ئامادەی گفتوگۆ نییە بەڵێ طبعا بێگومان بەغدا ئێستا مووقفی هەڵوێستی ئەو لە نقطەیەکی بەهێز هەیە لە پێچەوانەی هەرێمەوە بێگومان تەمان ئێستا فەرقێکی زۆر جیاوازیە لە بینی سایکۆلۆژێتی دەسەڵاتی بەغا و دەسەڵاتی هەرێم بێگومان ئەم
ڕاپرسیە لەبەرەوەی مەسلەیەکی زۆر چارە نووساز بوو ڕاستی ئەوان دڵنیا بوون لەوەی کە ئەم ڕاپرسیە لە ئەساسە غایەکی تری لە پشتەوە بوو یعنی زۆربەی زۆری ئەوەی کە پارتی ئیسراری کرد لەسەری کۆمەڵی حیزبیش کەوتنە دوای زۆر بەداخەوە تەبان و هەمووشان وەکو پارتی دموکراتی کوردستان تحملی ئەو مەسئولیتەوە ئەو کارەساتەکەن کە ئێستا ئەمڕۆ لە کوردستانە ڕوویداوە بەڕاستی لەبەرەوەی هەمویان مشارک بوون یەکێ لەو حیزبانە بە نمونەی یەکێتی نیشتمانی کوردستان بیوتە من ئامادە نیم لە سلێمانی و لە کەرکووک و لە چۆ ئەمانە ڕاپرسی بکرێ ناکرا بەڕاستی بێگومانە ئێمە ئەوە نییە بڵین ئێمە خەڵکیی وەتەنی نەبین و بەتەمای ڕاپرسی نەبین و بەتەبای مافی چارەی خۆ نووسی نەبین ئێمە تەوەقوعمانە کرد هەم کۆمەڵە چاودێری سیاسی هەم خەڵکێکی زۆر هەم بزوتنەی گۆڕان هەم کۆمەڵی ئیسلامی بەشێک لە یەکێتی نیشتمانی کوردستان زۆر لە خەڵکانی تریش تەوەقوعی ئەوەیانە کرد کە ئەم کارە ئەو ڕێڕەوە دوا خا بەڕاستی ئەو مەسلەی مافی چارە نووسە کە چەند ساڵە ئیشی بۆ کرێ و قەرنێکە ملەتی کورد هەوڵی بۆدا و ڕەنجی بۆدا و کیمەباران کراوە ئەنفال کراوە لادی ڕووخاوە لە شوێنەکانی ترەوە وەزعی کوردی تورکایە تورکی ئێرانە هەموو ئەم کوردی ئێرانە سووریا بە هەمان شێوە ئەم مەسلەیە بۆی بە ئاسانی مجازەفەی پێوە نەکرێ زۆر شتیان کردووە گەندەڵی ئیداری مالی اقتصادی سیاسی انحرافی قانونی نازانم پێشەلکردنی یاسا پەرلەمانیان تعتیل کردووە خۆ دەزانی حکوومەتیان مەشغول کردووە هەموو ئەمانیان بۆ چۆتە سەر ئەمە لەبەرەوەی ناوخۆی خۆیە ئەم زوڵمە لە کەسانی خۆتەکەی لە ناو خۆتەوە سەرڕایەوشە هەر لەبەر هەندێشت ئەم میلەتەر قبولی کردووە کە دەبوو قبولی نەکردایە بەڕاستی بەڵام لەسەر هەندی اعتبارات قبول کراوە لەسەر مەسەلی ئەم مەسەلەی ڕاپرسیە بەس بەر لەوەی کە بچین سەر مەسەلەی ڕاپرسیەکە بەمەش زەبرێکی کوشندەیاندا لەسەر بەخۆی کوردستان کەوتت نزیک بوو بەڕێزت بەڵێ من بەبستم ئەوە بوو کە ئەم مەسەلەیە ناکرام عن مجازەفەی پێوە بکرێ ینی ئەمە کارێک نییە تۆ وەکو ئەوە نییە ئێستا ئەوە موچەی خەڵکی بڕیوە خەڵ لەبەر هەندی اعتباراتش دانیشتۆ لە شوێنی خۆیان هین بۆتەوە یعنی قەناعەتی بۆ هەیە و بە ڕوبع موچەکەش ڕازیە لە کاتی خۆشیان نایدەیتێ سەرڕایشە یان قەناعەتی بۆش کردووە بەڵام ئەمەیان کارەساتێکی زۆر گەورەیە ئەمە قەزەیەکی نەتەوەیی زۆر گەورەیە ئەگەر ئەمانە کاتی خۆی یعنی خۆی مشکلەکەوتان دیقەتی سیاسیان نەبووە یعنی احترامیان لە ئیرادی ئەم میلەتە نەگرتووە ئەگەر پەرلەمان ئا بەو دەردە نەبرایە پەرلەمانیان ئاوا سووک نەکردا احترامی قسەیەکەم بەڵێ ئەو قسەیەکەم زۆر داوا لێبوردنەکەم بۆ تۆ بتوانی شخصێک حەزبێک بتوانێت ئیرادەی میلەتێک کە بریتە لە پەرلەمان کە نوێراتی ئەو میلەتەیە کە 5 میلیۆن خەڵکە تۆ بتوانی بە قەرارێ بە پۆلیس دای بخەیت قفڵێکی لێ بدەیت ئیهانەکردن لەوە یعنی حکوومەتی فیدراڵی توانێت بە پەرلەمانی کوردستان دابخە ناتوانێت دای بخە هیچ سەنەدێکی قانونی کاریان کردوێتەوە ئەوان کردووە یعنی حکوومەتی ئێرانی تورکیا کە نەیاری ئێمە بنمونە ئێستا بەغا کە ئێستا هەموو هەڵاکەن دوژمنی ئێمە نازن ئەیتوانێت سڵتەی تەشریعی هەرێمی کوردستان دابخە ناتوانێت دەستورێک هەیە بە پێی مادەی 170 ئیقراری کردووە کە ئەمە کوردستان هەرێمەکە لە چوارچێوەی دەوڵەتی فیدراڵی عێراقیە بە هەموو ئەو سڵتاتانەی کە هەیەی لە سڵتەی تەشریعی و تەنفیزی و قەزایی ئەمان هاتوون دەستیان بۆ ئەو بردووە کە پێش هەموو شتێک کوشتنی میلەتەکەیە خۆ ئێستا بۆچی یەکزارێکی ئەوانی ئاوا بوون ئەگەر لە پێش هەموو شتێک من قەناعەتم وایە سەربەخۆی بە ئاسایی نایەت هەمومانەوە زانین هەمووشمان لەگەڵ مافی چارەی خۆنووسینە هەمومان هەوڵ بۆ ئەوە دەین بەڵام تۆ بیت ئستیغلالی ئەوە بکەی کە مجرد لەبەر خاتری ئەوەی کە تۆ دوو جار سەرۆکی هەرێم بوویت جارە دو ساڵتر بۆ درێژ کراوەتەوە بەشە بەهینەکەی 2 ساڵتریش بە ناشەرعی بێی بڕێەوە هێشتا ئەتەوێت سەرڕای ئەم هەموو شتە ئەم هەموو ناکۆکیە ناوخۆیە ئەبێتە بیتە بەتەڵی ئەفسانەی بەسەر ئەم میلەتەوە و یۆنێتە ئەو شتانە بە ڕاپرسیەک بە مجازەفەیەک شەرعیەت بگەڕێنین تۆ بۆ خۆت و دووبارە بۆی درێژکردنەوەی هینەکەت شەرعی بێت و ئەوەی کە ئەتەوێت لە کۆڵت بێت و ئەو هەموو شتە ناقانونیە کە کردوتە پێشتر مەرسومە نازانم چێ دەرت کردووە یان لەسەر هەروەکو واتانێ ئێمە هەموو میلەتی کورد لە هەر چوار پارچەی کوردستانە لە هەر کوێیەک بن ئەم میلەتی کوردە بە پلەی یەکەم ئەم هەموو ڕەنج و کوشتاری بۆچی ئەگەر مافی چاری خۆنەوە نەبێ و سەربەخۆ نەبێ بەڵێ سوپاس دەکەم بۆ دوایی بۆ مەسەلەی سەرکردنی ڕاپرسیەکە بۆ بەغداد ڕازینە دەگەرم وڵات دواتر مامۆستاگەر بگرێمەوە لای بەڕێزت سەبارەت بۆی کە بەرەزوتت ئێستا ئەوانەی کە شکست دێنن سیاسەکان ئەزمون وڵاتانی دنیا بەڕێزت باس لە خۆکوشتنی خود دەست لە کارکێشانەوە بەڵام ئەوەی کە لە کوردستان ڕووی داوە دەست لە کارکێشانەوە چارەسەرە تۆ لە 150 خاکی کوردستان لە زبدە یەگەری یاسە سەرەر بێن نابێت دادگای بکرێن
زانی چی ئەوە لانی کەم بۆ پەردەپۆشکردنی ئەو شەرمەزاریە کەمترین شتە کە دەبێ بکرێ ئەو بەرپرسانە دەست دەکار بکێشنەوە مەیدانەکە چۆڵکەن بۆ خەڵکانێک تربێنە پێشەوە دوجاریش داوای لێبوردن بکەن و پاشانیژە بێ پلانێک هەبێ بۆی دوای ئەم شکستە ئێمە چی بکەین خۆ ئێمە ناکرێ ئێستا بارودۆخێک هاتوۆتە پێشەوە بارودۆخێکی نەخوازراوە هۆکارەکان دیارن یعنی ریفراندۆمێک کاتێک ئەنجام دەدرێ وەکووتمان ئێمە زۆر جاروتمان هەر وڵاتێک سربەخۆی وەرگرت بێ خۆ ئەمە مێژوویەکی دوور و درێژ نییە زۆرێک لە وڵاتانی دنیا لە دوای جەنگی جیهانی یەکەم وانی تری لە دوای جەنگی جیهانی دووهەم سربەخۆیان وەرگرتووە و نمونەی زۆرمانەیە هیچ وڵاتێک نییە بەبێ پشتیوانی وڵاتانی تر سربەخۆیان وەرگرت بێ زۆرێک لەو برادرانە زۆر جارگوێم لێ وایان گوت وڵاتان ناتوانن پشتگیری بکەن لەبەرەوەی ئەمە بە پێی یاسای نێودەوڵەتی دەستێوەردانە لە کاروباری ناوخۆ لە ڕاستیدا ئەمە بە هەڵەداچوونێکە چونکە هەموو وڵاتانەی سربەخۆیان وەرگرتووە بنمونە کۆسۆڤۆ کە تا ئێستا شێشەی هەیە و رووسیا ڤیتۆی بەکارهێنا بەڵام ئەمریکا مەلەفەکەی بردوۆتە مەجلیسی ئەمن هیچ وڵاتێک نییە بەبێ پشتیوانی یەکێک لە وڵاتە زلهێزەکانی دنیایان لە مەجلیسی ئەمنەوە بڕیاری بۆ دەرچوایە وڵاتێکی زلهێزی دنیا پشتگیری لێ کردووە لانی کەم چەند وڵاتێک پشتگیریان کردوون بەڵام ئەمانەی ئێمە بەڕاستی هەموو ئەم ڕاستیانەشیان دەزانی و ئەم کاران ئەنجامدا دواتریش دەزانی لە ناو خۆ گەر تۆ زانی لە ناو خۆتا تا ئێستا دوو ئیدارەیی هەیە و هێزی پێشمەرگەی کوردستان کە چەند کاتە دەڵێن با بکرێتە هێزێکی نیشتیمانی و هێزی میلیشیا حیزبی نەبێ و حیزب بۆ خۆی بڕیارەدا ئێستا هەر کەسە هێزی حیزبی دەرکەوت و دەریشکەوت کە دەرەنجامی بوونی میلیشیا چۆنە من لێرە بە بڕیاری سەرکردەیەک شەڕەکە ئەو لەولا نایکە و لەولا شەو بە پێچەوانەوە ئەمە ئەوەیە کە لە هەرێمی کوردستان 26 ساڵە دەوڵەتداریمان نەکردووە ئەوەندەی کە ئیش بۆ حیزب و بۆ گیرفان کراوە ئەوەندەی سەرۆت و سامانی ئەم وڵاتە بە هەدەر درراوە هەموو ئەوانەمان لەبەر چاو بوو پێمان وا بوو سەرکەوتوو نابێ خۆ کەس فاڵی نەگرتوێتەوە بەس واقعەکەمانە خوێندەوە مانزانی کە ئەوان ناکرێت بەرحاڵ بۆ ئەوەی بۆچی ئەوەی کە بەرەزوتت باشترین کەمێک بۆەوەی کە ئەرکەکان لە سەرخۆیان لەبەر مەسەری دەست دەکات بۆ هەڵۆشانەوەی حکوومەت دەبینین بەڵکو درێژکردنەوەی تەمەنی پارلەمان خۆی کێشەکەوەی ئەسڵەن ئەنزانی خۆشیان ئازانی ڕفراندۆم سەرکەوتو نابێ بەس لە پێناوی ئەوەی ئەو تەعنوت و ئینکاریە بۆ هەر بۆ خۆ سەلم دروستکردنی مێژوویەک بۆ خۆیان بۆ کەسێکا بۆ بنەماڵەیەک یا بۆ حیزبێک سوور بوون لەسەر ئەم کارە بیکەن قمارێک بوو کرا و قمارەکەش بەڕاستی پێم وایە دۆڕاندمان ینی ناشارێتەوە خەڵکی کوردستان دەنگی داوە بەدڵ سۆزانە بەڵێ ئەوە دەنگی بەڵێەوە و بەڵێ من پێم وایە هەر دەمێنێتەوە ئەوە توانی دواترش باسی بکەیت سڕیش کرێ و ڕاشگیرێ و خەڵکە و داوای ئازادیەکە و بەبێ ئەو ریفراندۆمەش هەموو نەک خەڵکی کورد غەیری کوردیش هەموو بەرپرسێک لە هەر شوێنێکی دنیا بێزانێ خەڵکی کوردستان سەر بەخۆی دەوێت بەڵام ئەوە کوتمان ئەم کارتان سووتان تا دان ساڵیکە بە ئاسانی خەڵکی کوردستان ناتوانێت ریفراندۆمێ بکە و داوای سەر بەخۆی بکە و زۆر تیشمان لە دەستووە بێ بگەڕێنەوە دواوە بەس ئەوەی کە گرینگە بەڕای من ئایا ئێمە لە بارودۆخێکی ئێستادا کە هەرێمی کوردستان پیاتێپەڕ دەبێت چی بکەین چۆن چارەسەری ئەو کێشەیە بکەیت ئەوەش ئەوەیە ئەوانەی کە بەرپرسن لەم کارە ئەو حیزبانە کە هەندێکیان بەڕاستی من پێم وایە هەروە دواکەوتن ئەجینانە بەرژەوەندیان هەبووە لەم دەسەڵاتی کوردیە و ناگەداریش بوون چی دەگوزارێنە لە داهاتی لە فرۆشتنی حیزبی لەو بابەتەشمان هەیە بەس بەداخەوە هەموو تێکەوتن ئێستا ئەبێ مەساحەکە چۆڵ بکرێ یا خۆیان بەدیلێکیان پێبێ یا ڕێگا بدەن خەڵکێکتر بێتە پێشەوە ئەمە کێشەکەیە کە من پێم وایە بەغدا ژاوە دانووسان و گفتوگۆ ناکە بەغدا لەگەڵ یەک تاک دانیشێ بەس بە ناوی گەلی کوردەوە لەگەڵ چێ دانیشێ ئایا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و دکتۆر بەرهەما بە تەنیادا بنیشەوە نوێنەری کورد بەغداژەوە ناکات چووکڵێ دهۆک و هەولێر ئێستا حیزبێکی تری لێ حیزبێک باڵادەستە پارەی هەیە ناوی هەیە هەرماوە و ئەمری واقعیشە ماون من پێم وانە ئەگەر بیر لە چارەسەر بکەینەوە ڕاستە منەزانم ئەوانەی ئەم ریفراندۆمان سازدا بەرپرسن لەم بارودۆخی ئێستا ئەگەر بکرێ شاربەدەر کرێن بەس کە ناکرێ سیاست ئەوی پێمان دەڵێ واقع پێماڵە شاربەدەر ناکرێن کە ناکرێن دەبێ مامەڵە لەگەڵ ئەوانش بکرێ بەس چۆن مامەڵەیە بکەین کە میلەت یا سەربەرز بێ و جارێک کە بگەڕێنەوە دۆخی جارانی خۆمان خۆ بەم ڕۆکۆتایی دنیا نییە بەڵام ئەوان ئامادەیان نیە بێنە پێشەوە بیر لەوە ئەکەنەوە خۆیان کۆمەڵێک تەنازولات بکەن بۆی ڕاستەوخۆ خۆیان جارێککە لەگەڵ ئەم ڕژێم لەگەڵ بەغدا لەگەڵ ئەم لاولار ڕێکەوتن بکەن بۆ تەهمیشکردنی لایەنەکانی تر بەڵێ سوپاس دەکەم کاک محمود پێشتر باسیەوەم کرد بۆچی سەرڕایەوەی کە ئێستا بەرپرسانی بڵێن هەرێم ئەنجامی ڕفراندۆمیان سەر کرد و وەڵام بەغداد بەوە ڕازین تا ئێستا ئامادەی گفتوگۆنی و داوای هەڵۆشانەوەی ئەم پرسە دەکات بەڵێ وەکو باسم کرد ئەوان گەڕاونەوە بۆ دەستور نەک هەر بەغا گەڕاوەتەوە بۆ دەستور بێگومان ئەمان زیاتر گەڕاونەوە بۆ دەستور حکومەت هەرێمیش لە بەیاننامەکەی باسی دەستورەکە کە پێشتر بە باسی دەستور بکردای کچەر تەخوی نەکرای یان هەر یەکی قسەیەکی بکردایە واقعی باس بکردایە یان تۆ
ئەوە عەمیلی مالکیت و سەر بە ئێرانیت و سەر بە شیعیت و سەر لە مستان ئێستا خۆیان ئەسڵان پێم وایە کاک فازڵ میرانیش پێشتر دەرچوو کە هەولێری شوبهان بە بەسڕا کە هیچ هینەکەین بۆوان ئەم قسانە هەمووی حەڵاڵە یعنی ئاعتیادیە بەڵام بۆ یەکێکی کە لایەنێکی کە یان شخصێکی ئاسایی لەم کوردستانە ئەم قسانە حەڵاڵ نییە بۆیان بەغا ئێستا بە پێی دەستوری عێراقی بە پێی سیستەمی فیدراڵیەت طبعاً لەم حاڵەتە با بڵێن دەستور واکا کە عەبادی خۆی هاواری شەکاڵە من دەستور جێبەجێەکەم لەوە ڕاستەکە ئەمانە یانتوانی ئێمەمانتوانی پێشتر لە کاتی ساغی دەستوریە کە کورد زۆر بەهێز بووتایە ئەیانتوانی مادەیەکی زافە بکەن وەکو دەستوری سودانی بنمونە هەرێم مافی جابوونەوەی هەیە لە کاتێکە کە ویستی کە ڕاپرسیەکە کە میلەتەکە ویستی چکە بێعتیبار دەوڵەتی فیدراڵی بەهین بە ئارەزوومەندانەیە ئەم دەوڵەت ئەگەر مادەیەکی دەستوری بواە نەسێکی وا بواە هیچ کێشەیەک نەبوو زۆر بەداخەوە ئەوان وەکو پۆل بنەمەر باسێکە ئەڵە کوردەکان منەوە مەزانی داوای کەرکووک و جابوونەوەکەن هەم دەستم لەسەر دڵم بوو بۆ مەسەلە کەڵام کاتێک ئەوانم بینی هاتن بۆلام باسی امتیازات و دەستکەوتیان کرد بۆی ئەویان نەکردو ئەمە شتی کۆنی غەڵەتی ئەمانەیە ئەم هەموو شتە غەڵەتانەیە کە ئەم میلەتەی سەباجەکەیدا ئێستا خەڵک داماوە بێ و خەڵکە کوژرێ و کوڕی خەڵک یارنیە و کوڕی خەڵک سەرنەقومە بۆیە لەم حاڵەتە ئەو لەسەر دەستوری شەکە بە پێی دەستوری عێراقی ئەو ڕاپرسی کە کراوە باتڵە ما يبنى على باطل فهو باطل بۆیە لەسەر ئەوە ئەساسی شەکە پشتی زۆر قایمە تۆ هاتووی پێشتر ئەمەد کردووە وەکو کاک دارایش باسی کرد جارێ ئیجماعێکی ناوخۆیت نەبووە هەر خودی میلەتەکەی خۆت لەگەڵ توانە بۆ لەبەرەوە ئەم میلەتەت وێران کردووە لە هەموو ڕۆکانە لە ڕووی نەفسیوە لە ڕووی معاشیوە لە ڕووی ئیرادەت شکاندووە کەراماتت شکاندووە هیچ مقدساتێک بۆ نێشتۆ نێشکێنی جارێک خوتوەی یەکەم تۆ لە ناو خۆتەوە حاڵتە کە بەغا ئەمە باشە زانێت تۆ لە وەسعی ناخۆ زۆر خراپە لەو لای شەوە تەمعان خۆ دەزانی ئیجماعێکی لەسەر قەزیەی کوردی لە تاران لە ئەنقەرا لە دمەشق لە بەغا ئەمەش هەیە لەسەر ئەوەش هیچ ئەسەرێکی جێ نێشتو هیچ کاری نەکردووە لەسەریە دقەتی تیانە بووە بەس لەبەر حبی ذاتی خۆت و ئەوی خۆت بکەی بە بەتەڵێکی نیشتمانی و بە قەرار ئەو قسانەی کە دەنگ بۆەوە وتر ئەم ڕاپرسیە کات و ئەمەوە کاتی علاین دەوڵەتی کوردیەکە وازێنێ و لەسەر ئەم غەریزە شخصیانە بەڕاستی وڵات ئاوا ناڕوا بڕێەوە ئەم مجازفەشە ناکرێت بەغا بۆیە مسرە لەسەرەوەی بەغا دەستوری بەدەسە هیچ کێشەیەک نییە لە بینی هەرێم و دەستورە هەرێمش مسرە لەسەرەوەی کە دەستوری عێراقی جێبەجێ بکرێت کە دەستوری عێراقی جێبەجێ بکرێت بێگومان خۆی ئۆتۆماتیکیان ڕاپرسیەکە هەڵەوەشێتەوە ئەم داوایی کە ئیسم برادران داوایکەن لەم بابگرن بە دەستوری عێراقی یعنی نەک تەزمیدی ڕاپرسی یعنی هەڵۆشانەوەی ڕاپرسی خوان خودی هەرێم کە داواکە ئاڵە بگرن بە دەستوری عێراقی بالاستعاضە هەڵۆشانەوەی ئینەکەی ڕاپرسیەکەیە ئەوان خوان داواکەن ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە دەگەڕێم و لای بەڕێزت سەبات بوو ئەگەر هەڵۆشانەوەی ڕاپرسی بووچی بەغداد ڕازی نەبێت دەگەڕێم و لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورت و دەگەڕێن وڵاتە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجیان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامات شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزی جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسی
تەنەفوسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە. چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە، هەروەها بەسوودە بۆ ئازاری سووڕی ماگانە. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک مەحموودەکە بگەڕێمەوە لای بەڕێزت پێش ناوبڕەکە بەڕێزت باس لەوە کرد کە ئێستا حکوومەت تێرەم لە بەیاننامەکەی خۆیدا داوا دەکات کە گفتوگۆکان لەسەر بنەمای دەستوو بێ بەمانەی هەڵوەشانەوەی ئەنجامی ڕفراندۆمە. بەڵام ئەی بۆچی بەغداد بەمە ڕازی نییە و دەوێت بێگزاری هەرێم ئەم پرساڵ بۆشێنێتەوە؟ والله ئێستا بەغداد لە موقعێکی بەهێز هەیە بەڕاستی. هەرێمیش تەمان کەوتۆتە ئەوەی هەڵوێستێکی لاوازەوە. دیارە لەوەشێ مەبەستی تریویە بۆ تەنازولی زیادکردن تەمان ئەو هەندێک معلوماتی شەیە تەمان هەر لە یەکەم ڕۆژەوە دەسەڵاتی پارتی پەیوەندی بە بەغاوە کردووە بۆ تەنازولاتێکی زۆر تەمان. تەنازولاتەکە چی تێدا؟ تەنازولەکە بێعتبار پارتی و بیستوێتی کە یەکێتی اتفاقی ژێربەژێری هەیە ئامادەن هینکەن سازش بکەن لەگەڵ بەغدا و تەنازولاتی بۆ بکەن. بەو خەبەرانە کاتۆ کە پارتی لە یەکێتی زیاتر یامی ئەمە لە یەکێتی زیاتر تەنازولتان بۆ بکەین با دانیشتنەوە با بگەڕێنەوە سەر بۆ مرکز و بۆ ئەمانە. واتە خینەکەیە لە قانونی ئیداریە کە ئەموالی دەوڵە ئەفرۆشن مزایدە هەیە و مناقەسە هەیە. ئێستا پارتی یەکێتی مناقەسە دەکەن لەسەر چی؟ لەسەر مناقەسەکەن بۆی تەفاهم کەن یعنی بگەڕەوە ئاشتنەوە لەگەڵ حکوومەتی فیدرالیە یعنی بە کەمترین هێنا ڕۆنەوە مناقسەیان تۆ بە کەمترین شتە ئیگریت وان کامیان کەمترین شتەگرن ئەوە زیاتر مفەزڵە لای دەوڵەتی اتحادی. بەڵام ئەو مەسەلەی هەڵوەشانەوە کورد بەغدا بۆچی داوای هەڵوەشانەوە دەکات دەبێت کێڵی بۆشێنێتەوە دەکرێت ئەمە لە ڕووی بەڕز کە ماستەری شتەیە لە یاسای دەستوری خۆی هەڵوەشاندنەوەکو باسم کرد. ئێستا دەوڵەتی عێراقی هەستەکەم زیاد لە حەد لەسەر هینەڕوا لەسەر ڕاپرسیێڕوا لە ڕووی نفسیەوە کە ئێمە پێمان ناخۆشە بۆ شکاندنەوە ئێمە دەسەڵاتی سەر ڕایەوە خەڵکەر پێی ناخۆشە زیاتر شکاندنەوە ئێمە دەسەڵاتی ئێرەیە. ئەگینا ئەترافکردن بە لە ڕاپرسی بۆ جیابوونەوە بە پێی دەستوری عێراقی خۆی لە ئەساسا نییە یعنی فاقد الشيء لا يعطي خۆی مۆزوعەکە نییە. ئیتر تۆ یعنی ئەگەر زۆر مسرش بوون لەسەری یعنی دەوڵەتی فیدرالیش عێراقی زۆر مسر بێ لەسەری و هەستەکەی شتەکە هەیە بەس بە پێی دەستور خۆی نییە یعنی سەر لەگەڵ قانونیەکیانە قسە بکەی وا ناڵێ زۆربەی زۆران ئەڵان خۆی ئەسان سەر هەر وجودی نییە یعنی هیچ ئەسەرێکی جێنێشتووە ڕاپرسێکە لای ئەوان ئەسەرێکی قانونی لەبەرەوەی لە دەستوری عێراقیە شتێکی حاڵەتێکی وانە بە پێی دەساتیری بۆ نەکبەتی یعنی بەڕاستی سیستەمی احترامێەوە قسەکەم سیستەمی دۆلی فیدرالیش زۆربەی زۆریان جیابوونی ئێستا ئەمریکا ویلایەتی ئەمریکی ناتوانێت جیابێتەوە بە پێی دەستور یعنی زۆربەی زۆری دەساتیری دۆلی فیدرالی جیابنەوەی تیانە بەمەی عێراقیشەوە بەڵام هەندێک دەوڵەت هەیە هەندێک میلەت هەیە لە ساغی دەستوریان عاقڵ من جنوبی سودان خۆیان کاتی خۆی بابەتی کاخسۆتەنەوە دەستوری سودانیەوە کە جیابوونەوە خۆتەزانی لە عێراق شتیوانیە مەسەنەن کە کورد سیاغی ئەوەی کردووە حتا بە مادەی سەوچلەوە مادەی سەوچلۆکو کە خاکی مێژووی میلەتی ئەمەیە هاتوون خستیانەتە گرەوەیەکە ئەو گرەوە گرەوێکی ئەیدۆڕێن یان ئەبیتەوە لە هەردوو حاڵەتەکە بەشێکی هەرە دۆڕێنی لە مادەی سەوچلە ئەگنا تەنها پێیاندا بگرتە ئەو کاتە ینی هەڵوێستی کورد موقعی کورد زۆر بەهێز بوو ئەیان توانی مادەیەک ئیزافە بکەن لە دەستوری عێراقیە کە کەی میلەتی کورد ویستی بە ئارەزومەندانە جابێتەوە حەقی هەبێت یان لە مادەی سەوچلی شەهر مادەی سەوچنە هەلا بەردە مادەی ئیزافە بیانەوە تا ئەم شوێنانە بە پێی مەژوو کوردستانین
ئەویان بکردای بەڵام زۆر بەداخەوانیشان دەکردو. سپاس دەکەم مامۆستادارە ئێستا بەڕێز پێشتر وتت ئەم سازشەی کە ئێستا دەکرێت زیاتر بۆەوەیە کە بەغداد جارێکی تر مامەڵ لەگەڵ یەکێتی و پارتی بکاتەوە بەڵام لە بەرامبەر ژ بەغداد سوورە لەسەرەوەی ئەوانەی ریفراندۆمیان کرد بە تایبەتی سەرکردەکانی مامەڵیان لەگەڵداناگە ئێستا بەدیل چییە دەکرێت و پرۆژەی کۆمەڵ و گۆڕانەوە پەیمانیشی لەسەر بکرێت بۆ پێکەنانی حکوومەتێکی کاتی کە ئەرکی جێبەجێکردنیان پرسە بێت والله لە ڕاستیدا سیاست مامەڵە لەگەڵ واقعەکە لەگەڵ ئەو دیفاکتۆی کە هەیە و لە سیاسەتیشە شتی مستەحیلات نییە و من پێم وانە پارتی بەغدا مامەڵە لەگەڵ یەکێتی پارتی ناکە لەگەڵ یەکێتی و پارتی ژێکا و هەمووشمانەی بینین ئەم لاولا یەکتری ماجەکەنەوە یەک شەو پێکەن زۆر قۆناغیبینیمان لەگەڵ سەدامە یەکتریشیان کوشت و باوەشیشیان بەیەکا کرد و وەیەک بە سەدامیشیان و تۆ دڵسۆز و برا گەورەی و دوایی یەکتریان تەخوین کرد و ڕۆیشتنەوە هاتن بەش بینین جارێکتر لە بەغدایان بینینەوە باوەشی پیاکەن بەزەوەی تیا زەرمەند بوو خەڵکی کوردستان و خاکی کوردستان و خەبات و مێژووی ئێمە بوو و ئەو هەموو کوڕە قارەمانەی جانی خۆیان کردە فیدای وڵاتەکە و پاشانیش پرۆسەکەی ئێمەش بەڕاستی دایان ساڵ هاتە دواوە جینایەکەم من پێم وانێ مامەڵیان لەگەڵ نەکە بەڵام ئێمە کاتێکا زۆر بەهێز بووین و من وەزیر بووم لە بەشێکی زۆر لە پرۆسەکان ئاگادار بووم لە ساڵی 2006 تا 2010 ئێمە کاتێک گفتوگۆمان لەگەڵ بەغدا کردووە و گفتوگۆمان دەکرد حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی هەرێمێکی بەهێز وڵاتان وەک وڵاتی سربەخۆ مامەڵیان لەگەڵ دەکرد ئابوووریەکی باشمان هەبوو و پەیوەندێکی دیبلۆماسی زۆر باشمان هەبوو حکمی بەشێک لە ناوچە کوردستانیەکانیشمان دەکرد ناڕاستە و خۆ لە بەغدا سەرۆک کۆمارمان هەبوو وەزیری خارجیەمان هەبوو جێگری سەرۆک وەزیرانمان هەبوو بەشێکی زۆر لە بەغدا بە ناوچەی سەوزیشەوە پێشمەرگە دەیپاراست کورد مەکانەتێکی هەبوو قسەی ڕەت نەدەکرایەوە لەو کاتایە ئێمە کۆمەڵە کێشەمان هەبوو کە مادەی 140 دەستوریە و کە کێشەی داهات و نەوتە و کە کێشەی موچەی پێشمەرگەی و هێزی پێشمەرگەی و هەموو ئەمانە لە چەندین گفتوگۆ هەر چارەسەر نەکرا ئێستا لەم مووقفەی کە ئێستا ئێمەی تیاین ئێمە لە مووقعەیەکی لاواز و بێهێزین مووقعی دۆڕاوە بەردەوام ئەوەندەی کە واقع خۆی فەرز کردووە بە درێژایی مێژوو ئەوەندەی یاسا دەوری نەبووە وڵاتانی زلهێز جەنگیان بردوتەوە و خۆیان فەرز کردووە بڕیاریان داوە کوردستان بەچی بەش کراوە دەوڵەتی عوسمانیە دۆڕێ لە شەڕاو پاشماوەکەی بەشەکەن وڵاتانی دنیا هەمووی هەروە بوو ئەو ئەڵمانیا زەبە لە حان بەش کردوتیان تۆ دۆڕاوی و ئاوا بڕیارە دەیت لەبەرەوە ئەمڕۆ عێراق براوەیە کە براوەیە بەم بارودۆخی ئێستا گفتوگوی لەگەڵاکەن جارێ بێ بچن باسی ئەو بکەن با بە مەتارەکان بکەرەوە و حدودەکان بکەرەوە گفتوگۆ باش بەوە نامێنێ باس لەوە بکەین مەتارمان بۆ بکەرەوە با لەگەڵمان دانیشە بە حەشتی شعبی سەیتەریار تەفتیشمان نەکا لە ڕێگای هەنەمان نەکا بێ باس لەوە بکەین ئێستا کێشەکانمان زۆر قورستر بووە باشە عێراق ئەو کاتە نەیکرد بێ ئێستا مادەی 140مان لەگەڵاکە مادەی 140 دەستوری کە ئێمە خۆمان لە دەستورێکا کە کورد دایناوە دەتوانم بڵێم چکە ڕۆلی کاریگەری بوو لە دانانی ئەو دەستورە ئێمە کاتی خۆی وتمانە ئەمە ناوچەی کوردستانی نین ناوچەی جێناکۆکن واتە نەهی ئەمێ نەهی بەغدایە تاو کاتەیەک لابێتەوە تۆ لە کاتێکا پێش ڕفراندۆم کە مووقفێکی زۆر بەهێزت هەیە دنیا پشگیریت دەکا و عێراقیش کە حکوومەتی فیدراڵی بەغدایە لێت دەترسێ ئامادەیە ئەڵێ چی دەوێ بۆ دەکەم ئەمریکا دەڵێ من بەڵێ نەدەدەم ێ مادەی 140 لە ماوەی ساڵێکا جێبەجێ بکرێ ئەگەر نەکرا من پشتیوانی ڕفراندۆمەکە دەکەم کێشەکەی تۆ بەمە مەجلیسی ئەمن ئەم هەموو تەعنوت و کە لە ڕقیە هیچیان ناکەی دواتریش نامەیەک کە لە حکوومەتی ئەمریکیەوە هاتووە پیشانی خەڵقی نادەی من پێم وایە سەرانی ڕفراندۆمیش ئەو نامەیان نەدیوە کە کۆمەڵێک تەرحی زۆر باشی تایە تۆ ئامادەنی هیچیان بکەی ئێستا بەم حاڵەوە لەگەڵ بەغدا دانیشی بەغدا ئامادەیە چی بکە بۆیە من پێم وایە ئەم دانیشتانە ئێستا یەک و دوو حیزبەکان دانیشن بەڵام ئەنجامی نابێ ئەکرێ قەزەی موچەوکردنەوەی مەتارات و شت بکرێ بەس بەغداش مەبەستێتی لەو مەتارانەوە ئەم سەرکردانە ئیشی نهێنی و سەرۆت و سامان هێنان و بردن و هەمووەمانە بکێتە ژێر چاودێری خۆی و ترچی ئەوە نەمێنێ بە میلیارات پارە بەرن بەغداژی لەسەرەوەکەکەەوە شەرمەزاریە بۆ ئێمە بەغدا بێ چاودێری مەتارەکانی ئێمە بکە بەڵام ئێمەی خۆمانی کورد پەرلەمان نەتوانێت چاودێری حکوومەت بکە نتوانن داهاتی هەرێم بە پەرلەمانیش نەڵێن وەزیرەکانیش نایزانن بەڵام بەغدا بێ لەمە دوا بیزانێ و چاودێری بکە ئەو داتاکان بچێتەوە بەغدا بەرحاڵ لەم بارودۆخەیە من پێم وایە دانووسان و گفتوگۆش بکەین لە بەرژەوەندی ئەمە نییە مەگەر دانووسان و گفتوگۆکان بە چاودێری وڵاتێکی وەکو ئەمریکا بێ و ئەو بەیاننامەی ئەم شەوی مەجلیسی ئەمن شتێکی گرنگ بوو تەبان یەکشتمان لەبیر نەچێ
ئەوەی مەجلیسی ئەمن با بڵێن بەیان خۆتان نەزانی قوتی بڕیاری نییە لە مەجلیسی ئەمنا بەڵام هەشتێکی گرنگە کە داوای ڕاوەستانی شەڕەکە و مەجلیسی ئەمن خاوەنی بڕیارە واتوانێت بڕیاری تەنفیزیش بدا شەڕ و پێکدادان بوەستێ و داواشەکە گفتوگۆ لەگەڵ بەغدا و هەرێم دەست پێ بکرێت ئەم بۆ خۆی شتێکی باشە بەڕاستی ماچان ئەمە بەیان نەبوو تاڵان ئەمە بەیان بوو بڕیار نەبوو ببوورە ئەگە بڕیار وایە گرنگ بوو بەڵام ئەمە شار گرنگی خۆیە ئەگەر لەژێر چاودێری نەتەوەی گرتوەکان یا لەژێر چاودێری ئەمریکا گفتوگۆ دانووسانێک بکرێ باشە ئەگەر نایمە خۆمان دانووسان بکەین بەغدا خۆی بە براوەت زانانی ئامادەنی ئەو خاڵانە جێبەجێ بکە مەگەر بۆیە گرنگە پێش هەموو شتێک ئێمە ناو ماڵی خۆمان ڕێکخینەوە ناو ماڵی کوردی ڕێکخرێتەوە لێرە بزانین چێ خاوەنی بڕیارە لەم هەرێمە دام و دەستگاکان دروست ببنەوە و کەسێک خاوەنی بڕیار بێ بچێ لەگەڵ بەغدا دانیشێ بە سەربەرزی بچێ کەسێک تیشکس خواردوو نەبێ کەسێک نەبێ کە لەم یاریەی کردمان دۆڕاوە قەچێکە بە گروپێککە بێتە پێشەوە کەسێککە بێتە پێشەوە دەبوو چاوێک کەس بێ جارێکتر براوە بێ لەگەڵ من پێم وایە ڕاستەکەی خۆ مام شکستەکە کە هەموو ویلەتی کوردی گرتوتەوە دواتری لە سیاسەتە شکستی شێ و برانەوە شەیە بەس ئێمە بە چی ئەمە بکەین من پێم وایە بێ ناوماڵی خۆمانی خەینەوە فەرموو بە حکوومەتێکی تازە هەڵبژێرین بە کاتی ئەوەی پێڵەن ڕزگاری نیشتیمانی با بین پەرلەمانێکی تازە هەڵبژێرین و بزانین چێ بەرپرسیارەتی ئەم هەرێمە هەیە چێ دەم ڕاستە بەغدا لەگەڵ چێدانی چێکوێنە نەڕاتی کوردەکە لەگەڵ بەغدا لەگەڵ وڵاتانی دراوسێ لەگەڵ نەتەوە گرتوەکان لەگەڵ دنیا ئەو کاتێ ئێمە دەتوانین بچینە پێشە داوایەوانە بکەینە جینا بەم حاڵەیە سار کەسێک بچێ هیچ بۆ کورد ناکەن جوابیشی نادەن. سپاس دەکەم کاک مەحموود سەبارەت بە کارت و ئێستا هەرێمی چ کارتێکی هەیە بەرامبەر بەغدا بۆ مەسەلەی وتوێش؟ بەڵێ بوو بەرە ئەو پرسیاری یەکەمت کە باسی ئەوەت کرد کە بۆچی بەغا سوورە لەسەر هەڵوەشانەوە لە جیاتی تەزمی دەکەیشە ئەگەر لە حاڵەتەکە باسی ئەومان کرد بەڵام ئەگەر هەر هاتو بیخەنە حەلی نزاعات خۆتەزانی محکەمەی اتحادی علیا لە سەرانسەری دنیا محاکمی دەستوریە و کێشانە حەلەکە ئەگەر دەوڵەتەکە فیدراڵی بێ دەربی خەنە محکەمەی اتحادی علیایشەوە لە عێراقا محکەمەی اتحادی علیا خۆی یەکێ لە مەهامە ئەساسەکانی دەستوریەت القوانین ینی پاراستنی دەستوریبوونی قانونەکان لە تەفسیر و حەلی نزاعات لە نێوان هەرێم و مەرکەزایان لە نێوان هەرێمەکانە یان لە نێوان محافەزەکانە و یان محافەزەکان و هەرێم و هینە دەولەی اتحادیە ئەمانە پارێز ئەگەر بیخەنە محکەمەی اتحادی علیایشەوە یان بە پێی یاساکە ئەوەی کە قانونی بێ یان ئەڵێ اختصاصی من نییە یان لە 100 ڕەفزێکا لە بەرەوەی ئەڵێ کارێکی نادەستوریە خۆی بۆچی دانراوە لە بەرەوەی هەر قانون لە پەرلەمانە دەرەچێ یان هەر قەرارە شتێک ئەگەر نادەستوری بوو بە نسبەت لە مەساڵحەمان ڕەفزێک فیدراڵی هەڵیۆشاندەوە پرسە بەڵێ یعنی مەبەستم وتان ئەگەر ئەو حاڵەتەیش بکەن اینجا پرسیاری بەڵێ سەرەوەی کە هیچ کارتێکە یاخود ئێستا دەبێت دانوستان لەسەر چی بێت ینی ئێمە چیمان لەدەست دەتوانرێن بەرەستی بێنینەوە بۆی ڕیفراندۆمەوە بەڵێ هیچ کارتێک ئێستا بڵێ کارتێکی بەهێز بەدەستوە تا ئێستا نییە لە بەرەوەی تا ئێستا وەسعی ناوخۆش هەر هین نەبووتەوە ینی تا ئێستا ئەوانە بن بڕوان ناکەم ئەمان پەشیمان بنەوە و بگەڕێنەوە بۆ غەڵەتەکانی خۆیان چاک بکەنەوە ئەلۆکو هیگلەڵێ ئەڵێ و میلەتەی هەڵەکانی خۆی شکستەکانی خۆی لە بیر بشێتەوە محکوم بە دووبارەکردنەوەی ئەم برادرانەیە عنی مەجاڵ هەبوو لە 2023 دەوڵەت تشکیل بکەن لە 91 کە هەر جابووین بیکەن هەموو ئەوانیان نەکردووە ئێستاش ئەو وەرەقەیە کە پێیانە تەنها گەڕانەوەیە بۆ دەستور کە خۆیان باسیەکەن لە وەفدی مفاوز شێخۆ دەزانی تۆ کە ڕۆی بۆیە چیت پێە ئەمان دەستیان کەشفە زۆر جار دوو وەفدی مفاوز دەستی کەشف نییە وەرەقەیەکی پێ فڕێدا بەڵام وەرەقەی تریشی پێە هەمیشە بەرامبەرەکەی سیرەکە کە وەرەقەی تری پێ نەبێت یعنی لە کاتی دانیشتنە لەسەر تاوڵەی مفاوزات لەوە چێ وەرەقەی تری پێ بێ بەڵام ئەوانەی کێسە هەرێم هیچ ریفراندۆم ئەو زیانەی کەلەیدا چ دەستکەوتێک خێر هەبوو مەسەلەن بۆ هەرێم دەتوانرێ و زیانانە لە گفتوگۆ بەرز بهێنرێنەوە بەرز بڕخێنن عنی ئەو بەرز بهێنرێنەوە مەسەلەن ئەو زیانانەی کە بەوەی ریفراندۆمەوە ئێمە تووشی بووین دەتوانرێت بگەڕێنرێنەوە بەپێی تەنها بەپێی دەستور دەتوانێت ئەو شۆنانە کە دیاری کراوە بەپێی دەستور تەنها ئەو شۆنانەیە کە وەکو باسم کرد ئەمان هاتوونەتە پێشەوە تەنها ئەوەتانە ئەگینا ئێستا سەرکەوتنەوە نییە وەکو پێشتر باسمان کرد لە دەرەوەی هینەکە شکاندنی دوو هەمەر و سێ هەمەر ئەی شەهیدبوونی هەموو پێشمەرگەیە کە تۆ نەتیجەیشی نییە لە ئەخیرە خۆ داوای مفاوزاتەکەی لەگەڵ حکوومەتی فیدراڵیە هەرچی بکەیسە سوودی نییە لەبەرەوەی تۆ خۆت تەڕەفی مەجبوری تەڕەفی لاوازی بۆ گەڕانەوە بۆ بەغا هیچ وەرەقەیەکی بەهێزیش و پێێ بێ ئەو دنیای وەرەقەی پێەیە سەرکەوتووە لە ناو وەسەتی شیعی عێراقیە لە ناو مەبەسم عبادیە تەبان سەرکەوتووە لە ئێرانە لە ئەنقەرە لە دووەلی نێودەوڵەتیە ئەو حرەکەی کە تۆی بینی عبادیکە
هەموو ئەمانە علاماتی سەرکەوتنی بەرامبەرەکەتە کە لە ڕووی سایکۆلۆژیەوە زۆر بەرزە تۆش ڕۆژ بۆ ڕۆژ لاوازە بیتەوە. کاتمان کەمەوە سەبارەت بە وەفدە کە وەفدێک بۆ نمونە ئەگەر بەغدا ڕازی بوو گفتوگۆ بکە چ جۆرە وەفدێک دەتوانرێت گفتوگۆ بکات لەگەڵ بەغدا ئەوانی کە پێشتر کە چوون بۆ بەغدا داوای پۆست و ئیمتیازیان کە دەتوانرێت جارێکی بگەشتانە چارەسەر بکەن؟ بێگومان من قەناعەتم وایە ئەوان تەبەن بەکرد بڕۆن بۆ ئەوێ یعنی وەکو وەفدی دانوستان و مفاوز و ئەمانە ینی وەفدێکە ئەو هینیان نییە ئەو هێبیان نییە لەبەرەوەی تێکشکاون لە ڕووی نوستی خۆیان ئەسان خۆی لەبەرەوەی تێکشکاوە بە دیوێکی ترابا بڵێن دۆڕاوە لەم حاڵەتە ئاستی داواکردنی سەقفی داواکردنی زۆر کەمە بێ ئەگەر وەفدێکی کە بێ لەبەرەوەی ناو کێشەکانان نییە بەشدانیە لە شکستەکە حاڵەتی نفسی فەرقەکە بۆ داواکردنی باشترە گەرچی من قەناعەتم وایە وەکو مامۆستا دارەباسی کرد حکوومەتی عێراقی ئامادەیە لەگەڵ ئەوانە دانیشە چکە ئەوانی پێ باشترە بێ لەم حاڵەتە چکە خۆ مەسەلەکان مەسلحەتەوە خۆ هینی بۆچی ئەوانی پێ باشتر دەبێت تەسەوڕەکەم لەبەرەوەیان باشتر دێن بەدەستەوە زۆرتر تەنازولەکان گوێ نادەن ئەوەی کە خاکیان دۆڕاندووە کوڕی خەڵکی هەژار و فەقیر و داما و کە بەبێ موچە ڕۆشتۆ لەوە شەهید بووە ماڵ و مناڵی بێ نان و ئاو کەوتون ئێستا گوێ ناداتەوە حاڵەتانە ئەنا مەبەستمانەوەتانێک کە سەرکەوتنەکان بە هەندێک شت نییە ئەزانین چۆنە دوو شت هەبوو کاتی خۆی کە ئەوترا یعنی ئەم احترامێ قسەکەم ئەم درۆی نیشتمان پەروەری و هەڵڵای وەتەنیەتە ئەمەی لێ دەرکەوتەوە لەگەڵ ئەو هینەی ئەو درۆی سربەخۆی و هیری دەستکەوتی ئابووری سربەخۆیی ئەم ئابووری لێکەوتەوە کە ئێستا ئێمە تێکەوتوین. سپاس دەکەم زۆر سپاس. مامۆستا سەبارەت ڕەنگە زۆر خەڵک بچێت ئێستا دوای 25 ڕۆژ دەستکەوتی ریفراندۆم چی بوو بۆ ئەوە هێندە سوور بوون لەسەر ئەم بڕیارە؟ نەباسمان کرد ئەوەلەن دەرەنجامی ئەو ریفراندۆمە ئەوەی کە بینیمان زیاد لە 150 خاکی کوردستانمان لەدەستدا و دایان و سەدان شەهید و بریندارمان هەیە دواتر هەموو سنوورەکانمان لەدەستدا فڕۆکەخانەکانمان لەدەستدا کوڕە بە هەیبەتی پێشمەرگە و خەڵکی کوردستانیان شکاند ئێمەیان لە بەرامبەر دۆستەکانمان لە دەرەوە ئەو حاڵەتیان بۆ دروست کردین کە ئامادە نەبوو پشتیوانی پشتیوانی نێودەوڵەتیشمان لەرسن کاتە بەغدا و ناتارین پیچ باشترین بەڵگەیە کە بڕوان ناکەم بە درێژایی لە دوای ڕوخانی ڕژێمەوە هەر کاتێک وەزیری دەرەوەی ئەمریکا هات بێتە بەغدا هاتوۆتە هەرێمی یەکەم جارە نەهاتە هەرێم لێشی نەپرسین و خاڵێک تریەوەی سا ماڵین گەڕانەوە بۆ دەستورە زانی گەڕانەوە بۆ دەستوریانیشی یان بێ هەموو داهاتی هەرێم بە پێی دەستور لەژێر چاودێری بەغدا بێ بەغدانەوەت بفرۆشێ ئەمە خۆمان نەوتمانە فرۆشت بەغدا ئامادە بوو لەگەڵمان بڕێکی هەر خۆ بۆ خۆمان بێ بەڵامێ وەشمان نەکرد ئەبێ هەمووی بەڕاستی فڕۆکەخانەکانیش بە پێی دەستور و هەموو داهاتەکان و نەوتیش هەمووی بچێتەوە ژێر دەسەڵاتی بەغدا بە پێی دەستور وایە ئەو کات ئەوەیەکێکە لەوانەیە کە پێشتر ئێمە ئامادە نەبووین لەگەڵ بەغا دانووسانی لەگەڵ بکەین بەزستا ئێمە خۆمان دەڵێن وەرە بە پێ دەستورە مامەڵەمان لەگەڵ بکە بۆیە بە پێی دەستوریش بێ جاریش کە ناگەڕێینەوە پێش ریفراندۆم و مێژوویەکی دوور و درێژیەوێ. زۆر سپاس بۆ بەڕێزاندارە محەممەد ئەمین ئەندامی پێشوی سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەروەها محمود شێخ وەهاب ئەندامی پێشوی جیڤاتی نیشتمانی دوستمی گۆڕان کە لەم بەرنامەیە لەگەڵ مام سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم.